ئێرە دواخاڵی سنووری یۆنانە. پۆلیسی لێ دەستگیرمان دەکەن. نەبەتانی هەنێ حالم دەرفەرازین سۆفامان بۆ بێنێت سەرما کوشتنی بوو سێ مەهچار مەهبووی ئەبریادانە هەوڵی وەدا کە ئەو کامپە بدۆزینەوە شوێنەکەشی ئەوەندە ئاشکرا نییە. کۆچبەری سوورین و بەخێرایی بەسەر شەقامێکی سەرەکی سنووری یۆنان و مەسەدۆنیای باکووردا بە پێدەڕۆن. هێندەیان نەماوە بگەنە سەر سنوور و ترسیان هەیە پۆلیس دەستگیریان بکات و بیان گەڕێنێتەوە خاڵی دەستپێک بە پێڕۆشتنی چەند ڕۆژەیان بەفیڕۆ بدات. ئەزت کارم گەلتە باکم هەر شتێ تو خوازیت کاری بێژی و چقەس تو دڕێدای مەشی نهاڕە یعنی چقەس تو ئیرۆ چقەس دمەشیە بوو سێ مهنە سێمە توش کو دەری کۆبانێ تو خوازی کو دەربچی یعنی چی ئەڵمانیا لێ تۆ هوشیاتە ینی کەمال ئەحمەد خەڵکی کۆبانی ڕۆژاوای کوردستانە و 3 مانگە بە ڕێگەی کۆچەوەیە. کەمال هێشتا لە سەرەتای ڕێگەی باڵکاندایە و سنووری 5 وڵاتی دیکە دەبێت ببڕێت تا دەگاتە ئەو شوێنەی بۆی دەچێت. نەها هون لە یۆنانستانێنە لێ چما بەvێ ڕێگەیە دەچی مەسەن مەقدۆنیا سەربستان چما vێ ڕێگەی ڕێگەی دی تڕێدینە تەنانە ڕێستار بەستەنە مەجبور ڕێ قاچاق بوو زانم لێ ڕێ قاچاقی دیژی هەیە چما مهرب ماڤڕ ڕاخواستن بگو بەرە بەکیش گەلێکی ژاوێ نێزەکتر بێ یانێژ ئەلبانیا و کۆسۆف و نێزەکتر بێ هون زانن نها ئەو ڕێگەژی دێت خیچێک زەحمەت بکەن حاولەتی گۆ زەحمەت بووی گۆ شەرچێ بووی لێ دەرێمە هەرە بە شەرچێ کردی و هەرێمە لێ مەجبور ئەمریە خۆ تەمام بکەن یان چونکی بابوو سێ مەهچار مەهبووی ئەمریادانە دەخوازم خۆ هەدەفی خاگینن ji بû zarokê xwe ji vê derê xelas kir dizaniye lêş her û şerre û teyara û şer û کەمال و هاوڕێکانی دەچنە هۆتێلێکی سەر سنوور لەوێ قاچاقچی بەرامبەر بە بڕێک پارە ڕێگەی پەڕینەوەیان بۆ مەسەدۆنیای باکوور نیشان دەدات. هەر شەوێک نزیکەی 15 بۆ 20 کۆچبەری وەکو کەمال لەم شوێنە دەمێنەوە و دواتر دەپەڕێنەوە بۆ مەسەدۆنیای باکوور. ئێرە ئەو خاڵەیە کە کۆچی زۆر لە کۆچبەران لێرەوە دەست پێ دەکاتمە دواخاڵی سنووری یۆنانە بەرامبەر بە مەقدۆنیای باکوور. قاچاقچی کورد و خاوەن هۆتێلی یۆنانی خێرا داوا دەکەن وێنەگرتن ڕاگرم و نایەنەوێت شوێنی هۆتێلەکەیان دەرکەوێت. خالو الفيدا كيف خوا نوك صربيا نوك دريدنا الفيدا يونانا اما مشكله ما هي لقى البوليس مشكله ما هي اسقى شاغم الفيدا تفكر بۆ گەشتن بە ئەوروپا بۆ وڵاتێکی وەکو ئەڵمانیا بنمونە لەم خاڵە سنووریەی یۆنانەوە کۆچبەر دەبێت نزیکەی 400 کاژێر بە پێ بڕۆن. لە هەرێکێک لە وڵاتانەی کۆچبەران پێیاندا تێدەپەڕن ژمارەی پۆلیسی سەرسنوور زیادکراون و بەردەوام بە دوای کۆچبەراندا دەگەڕێن. سەرڕای زیادبوونی پاسەوانی سنوور و گەشتی بەردەوامیان لەسەر شەقام و خاڵە سنووریەکان کۆچبەران پەیتا بە پێ بەرەو شوێنی مەبەستیان دەڕۆن. کۆمەڵێک کۆچبەری مەغریبین ترسیان لە هاتنی پۆلیس هەیە و نایەنەوێت لەسەر شەقامێکی گشتی بوەستن و قسە بکەن. خەڵکی کوێن؟ خەڵکی مەغریبی. مەغریب ئەی بۆ کوێ دەڕۆن؟ بەرەو سربیا براکەم. دەتوانم چەند دقەیەک لەگەڵتان قسە بکەم؟ براکەم بەخوای گەورە پۆلیسی لێیە با تاخیر نەبێت. پۆلیس دێت ئەی بۆچی دەچن بۆ سربیا؟ کار و کاسبی لە مەغریب نییە. من لە سربیا بووم 1-2 ڕۆژ لەمەوبەر دۆخەکە لەوێ زۆر خراپە دەمەوێت تێبگەم بۆ سربیا تەنها ڕێگەیە بۆ ئێمە دەچین بۆ ئەوروپا براکەم. پێتان وایە ڕێگەکە کراوەیە ینی چۆن دەڕۆن بە پێ؟ ئینشەڵڵا بەرەو دارستانە. سوپاسان دەکەم. ئەو کۆچبەرە مەغریبیانە دەبێت نزیکەی 50 کاژێر بە پێ تەنیا بەنێو خاکی مەسەدۆنیای باکووردا بڕۆن. لە هەر شوێنێکی ئەو ڕێگەیەدا ڕەنگە پۆلیس بیانگرێت و لە کەمپێکی دوورە دەستی لەم شێوەیەدا چەند ڕۆژێک ڕایان دەگرن و دواتر دەگەڕێنرێنەوە بۆ یۆنان. هەوڵی چوونە ژوورەوەی کامپێکی کۆچبەران دەدەم لە مەسەدۆنیای باکوور دەمەوێت بزانم کەمال و هاوڕەکانی ئەم سنوورەیان تێپەڕان یان لەم کامپەدا چاوەڕێی گەڕانەوەن بۆ ئەو دیوی سنوور. هەلو سلااو
ئەگەر پۆلیس کۆچبەرێک ببینێت دەستپەسەریان دەکات و دانهێنێت بۆ ئێرە؟ نا دەستگیرکردن نییە تەنیا مانەوەی کاتیە. باشە مانەوەی کاتیش وشەیەکی جیاوازە بۆ دەستگیرکردن. باشە دوای چەند کاژێرێک و هەندێک ڕەوشێنی ستاندارد دەگەڕندرێنەوە بۆ یۆنان. پۆلیس ڕێگە نادەن میدیاکان بچنە ژوورەوە یان کۆچبەران بێنە دەرەوە لە کامپەکە. هیچ شتێکی تایبەت نییە. هەر سروشتی کەمپەکە بەو شێوەیە دەتوانی لە دوورەوە وێنە بگریت. باشە سپاس دەکەم. شایانی نییە. ئەو پۆلیسانەی ئێرە ئێستا دەڵێن ئەگەر هەر کەسێک لێرە لە ماسەدۆنیای باکوور بگرن دەیانهێنە ئەم کامپە هەندێک کاغەزوشتیان بۆ دەکەن و دواتر ڕادستی یۆنانیان دەکەنەوە جارێکی دیکە لەبەرەوەشە هەندێک لە کۆچبەران ئێستا بەم شارانەیە زۆر بە خێرایی بە پێ دەڕۆن تێپەڕ دەبن بۆی کە دەستگیر نەکرێن. یەکێتی ئەوروپا نیگەرانی زۆربوونی ژمارەی کۆچبەرانە لە ڕێگەی باڵکانەوە. هێزی سنووری ئەوروپا فرۆنتێکس دەڵێت لە ساڵی 2022دا ڕێژەی کۆچکردن لە ڕێگەی باڵکانەوە لە سەتا 152 زیادی کردووە. ئەوانەشی کە بۆ ڕێگەیەدا کۆچ دەکەن زۆرینە خەڵکی سووریا و ئەفغانستان و تورکیا و تونسن. یەکێتەکە گوشاری بۆ وڵاتانی باڵکان هێناوە و دەیەوێت ئەو وڵاتانە سنوورەکانیان تونتر بکەنەوە و ڕێگری زیاتر لە کۆچبەران بکەن. لە تیرانای پایتەختی ئەلبانیا کۆبوونەتەوە. باسی کۆچبەران و ڕێگەی باڵکان پرسی سەرەکی کۆبوونەوەکەی. یەکێک لەو شتانەی کە یەکێتی ئەوروپا دەوێت بیکاتەوەی لەگەڵ وڵاتانی باڵکانان لێرە کۆبوونەوەیکیان هەیە. هەر 27 ئەندامەکەی یەکێتی ئەوروپا لەگەڵ 6 وڵاتی باڵکان لێرە کۆ دەبنەوە بۆی کە بزان چۆن ڕێگە لەوە بگرن کە ڕێگەی باڵکان چی دیکە کۆچبەری زۆری پیاتیان نەپەڕێت. ئێمە لێرە دەبین ئێستا باجەکانمان لێرێ. لێشاوی کۆچبەران یەکێتی ئەوروپای ناچار کردووە بەڵێنی خێراکردنی پرۆسەی بە ئەندامبوونی وڵاتانی باڵکان لە یەکێتیەکە بدات. بەو مەرجەی وڵاتانی باڵکان یاسای ڤیزای وڵاتەکانیان هاوشێوەی یاسای ڤیزای یەکێتی ئەوروپا لێ بکەن. وەکو یەکەم هەنگاویش یەکێتیەکە ڕازی بووە کرواتیا بێتە ئەندامی زۆنی ڤیزای شنگن. یعنی هەر گەشتیارێک لەمە دووە بیەوێت سەردانی کرواتیا بکات پێویستە ڤیزای شنگنی هەبێت. یەکێک لە هۆکارەکانی قەرەباڵغبوونی ڕێگای باڵکان ئاسانکردنی گەشت و لابردنی ڤیزەیە لەلایەن وڵاتانی باڵکانەوە بۆ هەندێک لە وڵاتانەی کە کۆچبەری زۆر لێوە دێت لە نێویشیاندا تورکیا و تونس و برۆندی. گرنگە بۆ من کە ئەو پەیامە بگەێنم بە وڵاتانی باڵکان کە ئێوە دەتوانن پشت بە ئێمە ببەستن لە کۆنتڕۆڵکردنی سنوورەکان و دەبێت پێکەوە ئەو بابەتە کۆنتڕۆڵ بکەین. گرنگە پێکەوە کار بکەین و لە هەمان کاتدا چاوەڕوانی ئەوەمان لە دۆستەکانی ڕۆژئاوای باڵکانمان هەیە کە یاسای ڤیزەی خۆیان هاوشێوەی یاسای ڤیزەی ئێمە لێ بکەن. ئەمە گرنگە بۆ ئەوەی یاسای گەشتکردنی بێڤیزەی نێوان ئێمە و باڵکان بمێنێتەوە. ئەمە بابەتێکە کە پەیوەندی بە ڕێزگرتنی هەردوولا لە یەکدی هەیە. جگە لە هەوڵەکانی یەکێتی ئەوروپا ئەندامەکانی یەکێتیەکەش خۆیان بە جیاجیا لە هەوڵی ڕێککەوتن و گوشارهێنانن بۆ سەر وڵاتانی باڵکان بۆ ئەوەی سنوورەکانیان تونتر بکەنەوە. هەنگاریا نەمسا لەگەڵ سربیا ڕێککەوتون هاوکاری سربیا بکەن لە سنوورداشکردنەوەی کۆچبەران. 100 پاسەوان بە دووربینی گەرمبین و فڕۆکەی بێفڕۆکەوانەوە بنێرنە سەر سنووری مەسەدۆنیا و سربیا بۆ ئەوەی پاسەوانەکانی خۆیان سنووری سربیا کۆنتڕۆڵ بکەن. سەرڕای هەوڵەکانی باڵکان و وڵاتانی ئەوروپا ڕێگای باڵکان لە ساڵی 2022دا نزیکەی 3 هێندەی ساڵی پێشووتر کۆچبەری پێدا تێپەڕیوە. لە 9 مانگی سەرەتای ساڵی 2022دا ناوی زیاتر لە 6,000 کۆچبەری نایاسایی تۆمار کراون کە لە ڕێگەی باڵکانەوە گەشتونەتە یەکێتی ئەوروپا. دەسەڵاتدارانی سربیا دەستیان کردووە بە دەستگیرکردنی کۆچبەران و ڕاپێچکردنیان بۆ کامپەکان و هەنگاریا و نەمساش بەڵێنیان بە سربیا داوە هاوکاری سربیا بکەن بۆ ئەوەی کۆچبەران بە زۆرە ملێ و بە فڕۆکە سنوورداشتی وڵاتەکانی خۆیان بکرێنەوە. کۆچبەر لێرە ناتوانن لە هەر شوێنێک بیانێ بمێنەوە. لە سربیا پۆلیس دەیانگرێت
لە چەند ڕۆژی ڕابردووە کۆمەڵێکی کۆکردنەوە جا لە کام دەمێنەوە لەو کامپانەش لە شوێنێکی زۆر دوورە دەستوانە دروستیان کردن بەڕاستی ڕێگاش زۆر خراپە بوو کامپانە بەڵام ئێستامان لە هەوڵیوەدا کە ئەو کامپە بدۆزینەوە شوێنەکەشی ئەوەندە ئاشکرا نییە کە هەموو کەسکی بینێت. ئێوە باشترە لە ڕێگەی قیرەکەەوە بچن بستنە سەر ڕێگا سەرەکیەکە لەوێوە نزیکەی 3 بۆ 4 کیلۆمەترە. خۆ دەگەینە یەکێک لەو کامپانەی کە لەسەر سنووری هەنگاریا دانراوە. سەرما و نەبوونی پاک و خاوێنی نێو کامپەکە هەندێک لە کۆچبەرانی نەخۆش خستووە. سۆپامان بۆ بێنێت سەرما کوشتینی ئێرە زۆر ساردا پێویستمان بە سۆپایە. ئەم کۆچبەرەی دیکە نەخۆشە و دەڵێت پیسینیە و خێوەتەکە نەخۆشی خستووە. بۆچی نەخۆشی لەبەر برسێتی یان ماندوێتی؟ کامپەکە پاک و خاوێن نییە. پیسینیە و کەمپەکە نەخۆشی خستوین. کۆچبەرێکی ڕۆژاوای کوردستان و تەنیا 14 ساڵێتی بە تەنیا دوای ماندووبوونێکی زۆر گەشتووەتە سەربیا. نەبەتانی هەنێ عالم دەرفەرازین خواردناوان نەت خواردنێ ئەنکام نەباش جارکی و توژ کو دەری ینی خەڵکی کوێی حەسەکەیمە کەسێکی دیت گەلتە هەیە ئەن تەنێ بخۆ تەنێمە کەنگی هاتی vێرە بوش بوعک ئەسبوعک تو شێر و دەرهاتی چما سربیا هاتی بۆم هەرن ئەڵمانیا زانم لێ تو بتەنیە خۆ لە تورکیا هاتی چاوا هاتی بتەنیە خۆ ئەتەنێ خۆش ترکی هەتابر لەم خێوەتەدا کۆچبەرەکان پشوویەک دەدەن و هەندێک پارە کۆ دەکەنەوە و جارێکی دیکە هەوڵی دەرباسکردنی سنوور دەدەن. هەر جارێکیش لەگەڵ هەوڵی دەرباز بوون ڕوبەڕووی چەندین ئاستەنگ و کێشە دەبنەوە. ئەم کۆچبەرە سووریە لە کاتی هەوڵی پەڕینەوەدا دەستی بریندار بووە و دەڵێت کە گەڕاوەتەوە نێو کامپەکە برینەکانی دەستی تووشی هەوکردنی پێست بوون. سیرکە چیمان بەسەراتووە هەمووی بۆتە برین وەرن چارەسەری دۆخمان بکەن هەموو شتێک بە پارەی خۆمان دەکڕین. لە پارەی خۆتان دەیکڕن بۆ خواردن و شتان چۆنە؟ خواردنی ئەوان ناخورێت دەبێت بە پارەی خۆمان بیکڕین. سەرماش ئێرە زۆر ساردە. بەڵێ زۆر ساردە خواردن بە پارەی خۆمان دەکڕین و نیوەی پارەکەمان لێرە خەرج دەکەین لەبری ئەوەی گەشتی پێ بکەین. ئەم بەتانی و دۆشەکانە هەموو بە پارەی خۆمان دەکڕین. دەبینی کە چیمان لێ هاتووە بەم دۆخی خۆمانەوە دەبێت هەموو شتێک لەسەر گیرفانی خۆمان بکڕین. چەندێکە تۆ لێرەی؟ من نزیکەی 9 مانگ دەبێت لێرەم. هەوڵی پەڕینەوە داوە لە سنوور؟ ئەوە لە بولگاریاوام لێ هات بۆی تە لە دەرکینەوە. ئەوە تە لە دەرکینەوەی لێ کردووی؟ بەڵێ دواتر گەڕێنراینەوە بۆ ئێرە لێرە ماینەوە. یەکێکی دیکە لە کاتی هەوڵی پەڕینەوەدا قاچی شکاوە و گلەی و گازندە لە مامەڵەی پۆلیس دەکات. من قاچم شکاوە چووم هەوڵی پەڕینەوەمدا بەڵام نەمانتوانی و گەڕاینەوە. پۆلیس بە سەرماندا دەدەن دەمان بنە کامپی ئەرشیف. کامپی ئەرشیف هەمویان ئەفغانین. بەڵام دەتانتوانی لە تورکیا و ئیتالیا بۆ شوێنی دیکە بڕۆن بۆ هاتون بۆ ئێرە. واتە بۆچی ئێمە بەم ڕێگەیدا هاتوین؟ بەڵێ ڕێگەکانی دیکە هەمووی دەریان لە دەریا هەموو دەخینکێن خەڵکی سووریا هەموو هەر مردوون جگە لەوانەی کە پشتیوانی ڕژیم دەکەن. مامەڵەی پۆلیسی سربیا باشترە لە هەنگاریە. یانی تۆ ژیانی خۆت دەخەیتە مەترسیەوە لە دەریا بە پێ بڕۆم و پۆلیس بتکوژێت و لێت بدات و دەست و قاچم بشکێت ناڕۆم لە دەریا ژێر ئاو بکەوم. ئەو کۆچبەرانەی ڕێگەی باڵکان هەڵدەبژێرن هەندێکیان لەبەر مەترسی دەریا و وەرزی سەرما و هەندێکی دیکەش بەهۆی زۆری ئەو پارەی لە ڕێگەکانی دیکەدا قاچەقچیەکان وەری دەگرن ڕێگەی باڵکان هەڵدەبژێرن. بەحرێرە حەبێکی زۆرە یانێ گەلێکی زۆرە ئینسان پر یانێ گیانە خوا دەستدان داوێدا چوون هیچ بۆ وێ ملەت دەبێ دڤڕا بدەرە دڤڕا یە حەبێکی مەسرەفا وێ هەندەکە تانەمیش بوو یانێ دە یونانستانێدا تەهارێت وی چاقی هەرێ تەیارێ هەرێ ئەو دوێ 5,000-6,000 یورۆ یعنی ئیرۆ 5,000-6,000 یورۆ نەرەقەمێک بچووکە یانێ دەبێ ئەوێدا یانێ دەبێ یانێ دەبێ زمانی منەوە دروستە دەزەکان کەلتەش باخم ئەو کورمانجن کلڤرن خەڵکی کیژەن باژێرێ سووریانە خەڵکی ئافرینێ قامشلێ کوبانێ ئەمێ سووریە
هون محاولة كرنا بچن فيدري دي أو هنغاريا محاولة شواية أو رجعت شواية ماشي دچن ام تینگرتن يعني سنة روان قاكي بتشكي زورة اشتاي زحمتية والله الدنيا زستانة ام دچن تینگرتن ليسا غد قرمدر هەندێک لە کۆچبەران لە کامپەکان دەچنە دەرەوە و لە شوێنی وێرانە و چۆڵکراودا دەبێنەوە بۆ ئەوەی چاوی پۆلیسیان لەسەر نەبێت و لە دەرفەتێکدا هەوڵی پەڕینەوە بدەن. یەکێک لە کۆچبەران دەڵێت نزیکی 200 جار هەوڵی پەڕینەوەی داوە. لەگەڵ هەر هەوڵێکی پەڕینەوەش چەند سەد دۆلارێک بە جلوبەرگ و تەلەفۆنی نوێ و تاکسی خەرج دەکەن. دواتر دەستگیر دەکرێن و دەگەڕێنرێنەوە سربیە. چا دەخۆیتەوە؟ چای؟ أنا أشوف يعني دەبینە من نزیکەی 20 بۆ 40 دقەیە لێرەم 2 جار چاتان خواردەوە. بەو شێوەیە خۆمان گەرم دەکەینەوە. ڕاستە. بە شێوەیەکی گشتیەوە هەموو خەڵکە دەبینی کە دەردەچن بۆ ئەوروپا. بۆ گەڕان بە دوای ڕابواردندا ناڕۆن بۆ ئەوروپا. دەڕۆن بۆ ئەوروپا تا ئیسراحەتێک بکەن. ئەمڕۆ لە سووریا ئەگەر ڕۆژانە لە سووریا 50,000 دەبێت هیچت بۆ ناکات. 50,000 هیچت بۆ ناکات. لەگەڵ زیادکردنی هێزەکانی پۆلیس و پاسەوانی سنوور پەڕینەوەی کۆچبەرانیش قورستر بووە. کۆچبەران لە کاتی گۆڕینی شفتی پاسەوانەکان بە تایبەت بەیانیانی زوو هەوڵی پەڕینەوە دەدەن. ئەمە ئەو تەلبەندەیە کە سنووری هەنگاریا و سربیا لە یەکتر جیا دەکاتەوە. کۆچبەران زۆر جار لێرە هەوڵ دەدەن بەسەر تەلبەنەیە تێپەڕن. بەڵام تەلبەنانە بە کامیرە و بە ئامیری هەستیارەوەوانە ئەوە کراون ینی پیانەوەی لەبەرەوە زۆر جار دەبینرێن. بەڵام کاتێک کە دنیا تەمومش بێەوە کاتێکی دیاریکراو لە ڕۆژ بەیانیانی زوو بۆ نمونە کۆچبەران ئەو کاتانە زیاتر دێن لەبەرەوە زۆر جار میدیاش دێنە ئێرە چاوەڕە دەکەن تاکو و دیمەنی و کۆچبەرانە ببینن کە هەوڵی پەڕینەوە دەدەن. لە 2022 ڕۆژانە لە سربیا بە بەردەوامی نزیکەی 6 بۆ 7,000 کۆچبەر ماونەتەوە. هەوڵی پەڕینەوەیان بۆ هەنگاریا و ڕۆمانیا داوە. لەو ژمارەیەش یەک لە سەرسەیان ژن و منداڵ بوون. زیادبوونی کۆچبەران لە ڕێگەی باڵکانەوە بەهۆی سەختبوونی ڕێڕەوەکانی دیکەی کۆچبەریە. بەڵام هەر کاتێک کۆچبەران و قاچاقچیان ڕێڕەوێکی نوێ دەدۆزنەوە وڵاتانی یەکێتی ئەوروپاش هەوڵەکانیان دژی ڕێگە نوێیەکە تونتر دەکەنەوە. ڕۆژ عەلیزاڵە ڕوودا و باڵکان سربیا.